عێراق لە جامی کەندا و مێژوویەکی گەورەی بۆ خۆی نووسیەوە. جامی کەنداوی 25 چالاکیکی وەرزشی گەورە بوو، چاوەکانی هێنایەوە سەر عێراق. لەو نێوەندەشدا شاری بەسڕە میوانداریەکی سەرنجڕاکێشی لە دەستپێک و کۆتایی پاڵەوانێتێکەدا نیشانداین. هەڵبژاردەی عێراق بە بردنەوەی نازناوی جامەکە شانازیە گەورەکەی بەدەستێنا کە دەکرێت ببێتە سەرەتایەک بۆ بەشداریکردنی هەڵبژاردەی عێراق لە مۆندیالی ساڵی 2026. جامی کەنداو چۆن بەڕێوە دەچێت؟ جامی کەنداوی عەرەبی هەردوو ساڵ جارێک بە بەشداری 8 هەڵبژاردەی سەر بە یەکێتی تۆپی پێی کەنداو بەڕێوە دەچێت. یەکەم جار لە ساڵی 1970 پاڵەوانێتەکە لە بەحرین ئەنجام درا. ئەم ساڵیش عێراق ئامێزی بۆ میوانداری جامەکە کردەوە. ڕۆژی 6/1/2023 25مین پاڵەوانێتی جامی کەنداو لە شاری بەسڕە دەستی پێکرد و لە 19/1/2023 جامەکە بە سەرکەوتووی کۆتایی هات. هەریەک لە هەڵبژاردەکانی عێراق، سعودیە، عومان، کۆیت، بەحرین، قەتەر، ئیمارات و یەمەن بەشداریان لە 25مین پاڵەوانێتی جامی کەنداودا کرد. یاریەکانی پاڵەوانێتیەکە لە دوو یاریگا بەڕێوە چوون. یەکەمیان یاریگای نێودەوڵەتی بەسڕە کە لە ساڵی 2013 کرایەوە و گەورەترین یاریگای عێراقە لەسەر شێوەی قەدی دارخورما دروست کراوە. ئەمە ژێمایە بۆ بەرهەمی خورما لە شارەکە، توانایی لە خۆگرتنی 65,000 هاندەری هەیە. دووەمیان یاریگای مینا لە هەمان شار و نزیکەی 30,000 هاندەر لە خۆ دەگرێت. یاریگای مینا بە پێی شێوازێکی تەلارسازی دیزاین کراوە کە مێژوو سروشتی شارەکەیە. دیواری یاریگاکە لە شێوەی شەپۆلی دەریا دەرەکەوێت کە بە سەقفێکی بازنەیی کراوە داپۆشراوە لە شێوەی کەشتی کە کەشتی و بەلەمەکان لە گەشتە بازرگانیەکانیاندا بەکاریان دەهێنا. میوانداری جامی کەنداوی 25 لە کاتێکدایە ئەمە دووەم جارە عێراق میوانداری ئەم پاڵەوانێتیە دەکات دوای خولی ساڵی 1979 کە لە بەغدای پایتەخت بەڕێوە چوو. عێراق و جامی کەنداو. عێراق بۆ یەکەمین جار لە ساڵی 1976 بەشداری لە پاڵەوانێتی جامی کەنداودا کرد. تا ئێستاش 4 جار پاڵەوانێتەکەی بەدەست هێناوە کە بریتین لە ساڵانی 1979، 1984، 1988 دوجاریش ئەم ساڵ بوو. دوای یاریکی بەهێز لە نێوان هەڵبژاردەی عێراق و هەڵبژاردەی عومان، عێراق بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە هەڵبژاردەی عومانی بردەوە بۆ جاری چوارەم ناسناوەکەی بەدەست هێنا. هەڵگرتنی قەدەغەی وەرزشی لەسەر عێراق. ساڵانێکی زۆرە بەهۆی جەنگ و ناسەقامگیری ئابڵوقەی وەرزشی خراپبووە سەر عێراق و هیچ چالاکیەکی وەرزشی نێودەوڵەتی و وڵاتانی کەنداو لە یاریگاکانی عێراقدا ئەنجام نەدەدرا. چاودێرانی وەرزشی میوانداری بەسڕە بۆ پاڵەوانێتی کەنداوی 25 بە سەرەتایەک بۆ لابردنی گەمارۆی وەرزشی لەسەر عێراق دەبینن. لەو چوارچێوێشدا ئامادەبوونی جیانی ئینفانتینۆ سەرۆکی یەکێتی تۆپی پێی جیهانی ناسراو بە فیفا لەکردنەوەی جامی کەنداوی 25 دەستکەوتێکی گەورەیە و هەنگاوێکی گرنگە بۆ هەڵگرتنی گەمارۆی وەرزشی لەسەر یاریگاکانی عێراق. یاریزانە کوردەکانی هەڵبژاردەی عێراق چێن؟ 3 یاریزانی کورد لە چوارچەوەی هەڵبژاردەی عێراق لە جامی کەنداوی 25 بەشدار بوون کە هەریەک لە ئاسۆ ڕۆستەم، شێرکۆ کەریم، ڕێوان ئەمین بوون. یاریزانە کوردەکان ڕۆڵێکی بەرچاویان لە سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق هەبوو. بە جۆرێک ئاسۆ ڕۆستەم لە یاری عێراق دژی سعودیە توانی گۆڵی دووەم و بردنەوەی دڵنیایی بۆ عێراق تۆمار بکات و بۆ گەیشتن بە قۆناغی پێشکۆتایی یارمەتی هەڵبژاردەکەی بدات. بەشداری یاریزانە کوردەکان لە هەڵبژاردەی عێراق دەستکەوتێکە بۆ وەرزەژوانانی هەرێمی کوردستان و دەکرێت ببێتە دەواازەیەک بۆ چوونی یاریزانانی کورد بۆ پاڵەوانێتی ئاسیا و
چالاکی دیکەی نێودەوڵەتی لە ڕابردووشدا هاوار مەلا محەممەد یەکێک بوو لە یاریزانە کوردەکان و لەگەڵ هەڵبژاردەی عێراق ڕۆڵی بەرچاوی لە بردنەوەی نازناوی جامی ئاسیایی ساڵی 2007 هەبوو. هاندەرانی هەڵبژاردەی عێراق کەم وێنە بوون. بەشداری گەرموگوڕی هاندەرانی هەڵبژاردەی عێراق لە یاریگادا سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشا و بە جۆرێک ئەو پەرۆشی و قەرەباڵغیە یاریگاکان پێشتر لە جامی کەندا و تۆمار نەکراوە. دوایی سەرکەوتنی عێراقیش لە پاڵەوانێتەکە هاوڵاتیان لە شارەکانی عێراق و هەرێمی کوردستان ڕژانە سەر شەقامەکان و شادی و خۆشیان دەربڕی. شاری بەسڕە و کورد بەشێک لە هاوڵاتیانی هەرێم بۆ بیرینی یاریەکانی جامی کەندا و چوونە بەسڕە و لەلایەن دانیشتوانی شارەکە بە شێوازێکی جوان مامەڵەیان لەگەڵدا کرا. بەسڕە و کورد مێژوویەکی هاوبەشیان هەیە. لە کاتی هێرشی ئینگلیزەکان لە ساڵی 1950 بۆ سەر عێراق و شاری بەسڕە شێخ مەحموودی حەفید لەشکرێک سوارچاکی بۆ وەستانەوە دژی ئینگلیز ناردە شارەکە و لە ئاکامی شەڕەکەش ژمارەیەک سوارچاکی کورد لە ناوچەی شوعەیبەی بەسڕە شەهید بوون. ئەمە جگەلەوەی دانیشتوانی بەسڕە کێشەی سنوور و خاکیان لەگەڵ کورد نییە و لە سەردەمی بەعسیش ژمارەیەک لە خێزانی کورد بە زۆرە ملێ براونەتە شارەکە. بەو هۆیەوە پەیوەندی کۆمەڵایەتی دروست بووە. خەونە گەورەکەی هەڵبژاردەی عێراق چییە؟ هەڵبژاردەی عێراق بە سەرۆکایەتی خیسۆس کاساسی ڕاهێنەر توانی دەستکەوتێکی مێژوویی بۆ عێراق تۆمار بکات بە بەدەزێنانی نازناوی جامی کەندا و دوای ئەو سەرکەوتنەش کاساس خەونی ئەوەی هەیە عێراق بەشدار بێت لە مۆندیالی ساڵی 2026 بەمەش عێراق پێگەیەکی گەورە لە وەرزش بەدی دەهێنێت.